پۆستەر ئەگەر بە شێوەیەکی شارستانی بێ پۆستەر لە هەموو وڵاتێکە احتیادیەوە هەیە بەڵام بەنسبەت ئێرەوە کە سەرێکەی و سیمایەکی زۆر ناشرینیەوە بە مۆقیفانە سەتوە دانیشتە لە مۆقیفا سەری و پۆستەرانەکە لێکراونەتەوە ڕقابەری بینی گروپ بێ حیزب بێ نازام هەرچی بێ ڕقابەرێکەوەکە لە وڵاتە ئێمە ئێستا نەگەیشتونە بەو پێگە شارستانی کە ڕێز و ئینتیما بۆ بەرامبەرەکەمان دابنین لەبەرەوە ئەیبینی سیمایەکی ناشرین هەیە بە مۆقیف و شەقامەکان بەڵام گەنجەکان ئێمەش ئەگەر زیاترەوە دیاریدێ لە ناو گەنجەکان هەیە بەڵام ئەبێ حەق بی بەوەش کە گەنجەکان ئەوە ناخی دڵیان هێڵێن ئەگەر شتێک هەبێ پڕکەرەوەی ئەو پێداویستێ بێ بڕوا ناکەم شتێکی وا بکات مۆقیفاکە دانرێ جوانە هەروکو خۆی بمێنێتەوە ینی بۆچی ئەو پۆستەر ینی شوێنێک ئێستامانە ئەلام بۆ دانراوە بوو بە ماهەڵنەواسرێ بۆ بە شوێنێکی ترە ینی دیواریا خۆ شوێنی مۆقیفی پاسەکانیان شتێکی ناشرینە جوان نیە گەنجی بێ ئیشمان زۆرە زۆرە زیاتر ئەوەنە داخلە دڵە لە وڵاتەکە و لە حکوومەتەکە ناچار نازانم بێ معاناتی خۆی نازانە چۆن دەربڕێ بەڕاستی ینی حەزەکە هەموو شتێکی شوێنەکان برینارکە یا خود ناشرینیکە با ئەو فەراغە نەمێنێت لە گەنجانە ینی بەڕاستی حکوومەت خۆی ئەزانێ و دووەمیش بە نووسینی دیوار و بە نووسینی شۆستە و بە نووسینی یاخود ئەو ڕێکلامانی کە دائەنرێ بە شوێنەکانە هیچ شتێک ناگۆڕێ ینی ئەو ئەلانە بۆ وا بکرێ و پێویستە ئەوەش نەمێنێت بۆچی سە لێرادانراوە هیچ ئیسفادێکی نییە بۆ ئەهلیەکە دایناوە بەس خۆ ئەبێت ئەویش ئەوەی کە ئەلامەکە بڵاوکاتە یا خورکلامەکەی هەیە پەیوەندی هەبێت لەگەڵ ئەم کۆمپانیانەیە لەبەروی لێرا داینێ بڵای بکاتەوە شارەوانیش تەبعان ئەبێ خۆی چاوێک بەوا بخشێنێتەوە نابێت لە هیچ وڵاتێکە لە هیچ شارێکە کە دیعایە بۆ لیستێکە کرێ بۆ بکرێ بە شاعیرێکەوە یا بکرێ بە پەیکەرێکەوە تا ئێسش لە دوای هەڵبژاردنەکانەوە تا ئێسش بۆ شوێنانە و ماوەتەوانی و پەیکەرەکانی ناشین کردووە شەو لە ماڵەوە بەیانی هاتیم ناوەمی بوو دیعای انتخابات بوو عین شتێکی زۆر ناشرین بوو ئەبێ بە شفرە و شتی لێما کردایەتەوە شتێکی جوان نییە حەز ناکەم هەڵی واسن کاکە حەج بەیانێکیش بێ مەگە هەچێکی بەدڵم نەبێ لە یەکەمەوە هەر بێ پرسەڵەواسن لە هەموو وڵاتێکا وایە ئیعلان بۆ خۆی ئەکات دوای ئەوە مەجبورە بچێت کارەکانیش لێ بکاتەوانێ هەنێ ئەوە کاری حکوومەتە توانێ غەرامە با بەسەریانە دەرەکان بۆ دوکانارەکانە بە جامخانەی دوکانارەکانەوە هەڵەواسترێ فلێکسەکەی نێمە بۆ سەر جادەکان بەڵام لە وادەی خۆی کە تەواو بوو ئەمە هەموو شتەکان لێ ئەەکەینەوانێت شتێکی ناشیناگە جوان بۆ یازوو لێیان نەکردەوە لە هەمووی ناشرینتر کە من بینی بێتم ئەو ڕێکلامی گەڕەکان بۆن منە لە قەتعی گەڵواسرامە گەڕەکی فڵانە شوێنە ینی ڕێک پێوێنراوە ڕسمێک یاخود ڕێکلامی دوکانێک یاخود ڕسمی هونەرمەند ئەو شتانی پێوێنراوەتی تۆ ئەو شوێنە نازانین ینی چییە چی نییە میوانێک بێتە ئەم شارە بیخوێنێتەوە ینی ئەوە ناڕۆشنبیری شارەکە دەرەخات کە بەڕاستی ئەم شارە خۆی بە شاری ڕۆشنبیری و پایتەختی ڕۆشنبیری بەناوبانگە بەڵام ئەو شتە ئەگەر میوانێک بیخوێنێتەوە بەڕاستی ئەوە ناڕۆشنبیری شارەکە ناڕۆشنبیری کەسایەتەکە ناڕۆشنبیری فەردی کۆمەڵگەکەمان دەرەکە هیوادارم ئەو دیاردێ نەمێنێت شارەوانی کە زۆر ئەساسابێ مانگانە بگەڕێ بە شوێن ئەو جێگایانەیە ئەو شوێنانەیە کە بە شێوازێکی جوان ئەگەر بە ئاو بێ لێ کاتەوە یاخود کۆمەڵە کار بکاتە سەر ئەو شوێنانە و بۆیە لێ کات و شوێنەکانی نەمێنێت جێگی تایبەتی دانرێت چۆن ێستا لە بەردێک سەرا کۆمەڵێک شوێندانراوە بۆ لافیتە و شوێنی تەعزیەخانە شتانە جێگەیەکی واژ هەبێ بۆ ئەو پۆستەر بۆ دیعایانی کە خەڵکێکە پۆستەرانە کە خەڵک دایانێک تو هەڵیەک بۆ خوێندنەوە و ئیعلاماتی شتەکانە ئەبێ شوێنێکی تایبەتی هەبێت بۆیان نەگاوە بەربەڵا هەریەکەی پەڕە کاغەزێ لە شوێنێکەوە بەستی کۆتین بردیکێ بە شتێک و بە عەمودێکێتەوە عەمودە بیستی پێوەیەوە شتێکی شارستانی نیە شارستانی ناو شاری تاواتێکگاوە
داواکەم لە حکوومەتی هەرێم پۆستەرانە لێکرێ داوانێ سیمای شار جوان کرێ شوێن تەلەفۆنەکان مووقفی پاسەکان هەروەها نازان پێویست ناکایان بڵێن بەعزە شوێنی بۆ دانرێت هەنێ شوێنی بۆ دانرێت تایبەت بۆ شتانە بێت بۆ پۆستەرانە بێت نەک لە هەر شوێنەکە و بیانەوێت داینێ هەنێ شوێنی تایبەتی بۆ دیاریکرێت و بڵێن سە هەر کەسێک هەر حیزبێکەر لایەنێک بێوێت لەوێ هەڵی واسێت دیارتێکی ناشرینە ینی جوان نییە بەس بە تایبەتی کە قسەی ناشرینی تیانووسن. زۆر دەمێکە ئەم زاهیرەیە لە شاری سلێمانیا بەڵام ئەوەش پەیوەندی بە لایانی بەرپرسەوە هەیە مەفروضە لایانی بەرپرس وەکو شارەوانی ڕێگا لەوە بگری و ڕێنمایی دەرکا بۆ خەڵک بەرچاوی خەڵک ڕوون کاتەوە بۆی کە ئەمە سیمایشی ناشن نەبەخشێ بە شارەکەمان ئەگەر بکرێت شتێکی تایبەتی بۆ بکرێ ئێستا ئەم کابرایە ئەم لافیدانەیەکی داناوە ئەم داری بۆ داناوە بەس ئەگەر بکرێ بە شێوازێکی جوان بۆی بکرێ ڕیکلامی لاواسە جوانتراوە ئەمە بۆ دانێت کە خەڵک بچێ بە تازە ئەگەر شوێنی تایبەت دەبێ لە ڕۆژنامەکانەوە بەشێکە بێت دایمە خەڵک دەیاڵی ناواتێت تایبەت دێ بۆ بوارەیان پرسکن خۆشترە زۆر حاڵە دێ من پێم ناخۆشە زۆر بێ لەزگەی لێبن بەعزە شوێنێک کاشەکانیان سەقەت کردوینایی چوار پێنج جار بڕا بکە کاشەکان بەتەواوی سەقەت کردوین دیسانە تێکمانە و چاکمان کردێتەوە وەڵی وە ڕاستی بێ ئەوم لێ کردو بێزار بوو جارە دوان دا 15 تێکی باشە بەڵام بازەکەی بە شەوی ناوا بەکارێنێت ئەچێت نوێنان لەسەر نووسێت و قسەی ناشرین لەسەر نووسێ ئەگەر بە شێوەیەک بێ دوای بتوانرێت لێ بکرێتەوە زەرە لە دیوارەکە ناوانە کە لێکی تۆ جاری وایانی وەک قسەکەی پێوەمێنێتەوە ئاوەکو ئەمە زۆر ناشرینە بە ئاسانی لێ بکرێتەوەە ئەویان شتێکی باشە قەی ناکە ئاگادارێکە بۆ خەڵکە. خەڵکی ئەم شارە کە قسەکەن زۆر لە سەقافەتێکی بەرزەوە قساکەن بەڵام وەکو تریش کە بینین یەکێکی وەکو فایق بێکەس کە بەڕێزترین شاعیرە لە شارەکەمانە بەناوبانگترین کەسە ئەوە پەیکەرەکەیەتی بە شێوازی ئەشنە سەر ملی ڕسم ئەگرنیا وەرەقەی پێ هەڵەواسن بۆ حیزبەکان بەڕاستی حیزبەکان خۆیان ئیش و ناو شارەکەیان ناشرین کردوین نەک خەڵکەکە خۆیان ئیشەکان ئەکەن پۆستەرەکان هەڵەواسن بەسەر پەیکەرەکانەوە بەسەر ڕسمەکانی ڕسمی شێخ مەحموودی نەمرەوە ئەگەر ئەو ئیشانە نەکەن خۆیان خەڵکیش فێریەوە نابێت ڕێکلام بۆ مەطعەمەکانیان بکەن و ڕێکلام بۆ نووسنگەکانیان بکەن بیکەن بەسەر ڕسمەکان و بەسەر پەیکەرەکان و بەسەر دیوارەکانی ناوبازاڕە وردە ئەوانیش قەڵەم بەکارێن و بۆیاغ بەکارێن و شەوانە بێتاقەتی خۆیان دەرەبڕن بە دیوارەکان وتەی خۆشمان هەیە ئەڵێ گەورە ئاوە ڕێژە بچووک پێیتیەخە طبعی ئەمە سلسلەیە یعنی تۆ ئەگەر لە مەتافێکە یا لە چۆنەڵی لە مووقیفێکە ڕای نەگری تەشەنە زیاترە سەنێ وەچە بۆ وەچەیکە دروستیەکە بەرەو خراپتریشیە بە نەک بەم شێوەیە کە حساب مێنێتەوە بەرەو خراپتریشە ڕوا بەڵام تۆ محاولە بکەی یعنی لە سەرو خۆتەوە لە سەرەوە باش بێت خوارەوە بە ئەندازی خۆی باشە بێت تۆ هاتووی لە ناوەڕاستی جادەکەیە لەو حەیەکی 6 قوت کردووەتەوە ئەمە هیچ یعنی باوەڕ ناکەم شتێکی وابێ کە دڵێ و عالەمەی پێزویر نەبێ لەم وڵاتەیە حەقی عام نەماوە یعنی خۆی حەقی عام دروستە لە هەموو وڵاتێکە ینی ئەوە حەقێکی عامە کە عەمودێک لێرە یادانراوە نابێت تۆ ئیستیغلالیکەی بۆ شخصی خۆت یا دارێک ئیستیغلالکەی بۆ شتی شخصی خۆت یا دیوارێک بۆ شتی شخصی خۆت بەڵام مالئەسەف یعنی لەم وڵاتەیە هیچ حەقێکی لەو بابەتە پەیڕەوی ناکرێت خۆی بکرێت جێگایشی تایبەتی بۆ دروستکرێ یاخود بۆردێکی بۆ واستن مەسل لە بۆی نەکەن بە دیوارەگەڵی واستن بەوە لە کاتی مەسەرە بۆ شتە تاوا بووان پێویستیانەمە لێکەنەوانە بتوان شتی تردایان هەڵی واستن پێوەی ناوە باش ترێزام نەک بکرێن بە عەمود و دیوار و سەر باقەت خۆمە هاتم بە ڕێگەیان بیە سەر و جادانەوە دیوارەوە پێم ناخۆش بە ئای ناشرینێک پەیکەرەی پیرەمێرد بە حەقەتەوە کەسێکی بەناوبانگ و ئای شاعرێکی گەورەی کووردە ئای بێستە دوو پۆستەریان هەڵواسی و پێوی زۆر ناشرینە بەڕاستی لە جاتی شوێنێکی گەورەتر و فراوانتریان بۆ دانایە ڕێزێکی زیاتریان لێ بگرێتە بەڕاستی چونکەوانە یەشێک لە ناودارەکانی کورد قسەی ناشرینیان و سێرەسەر دیوار حەقەوانە وڵای
سزای یاسایی خۆی هەیە بۆ خزمەتی وڵاتەکەمان و جوانتر و پێشکەوتنی وڵاتەکەشمان ئەوان لێکردنیان باشترە شوێنی حکومیە پۆستە هەڵ نەواسرێ هەر لەو شوێنانە شتێکی باش نییە نابێ وا ناشرین بکرێت ئەوە بڵین چۆن شتێکی جوان بکەن اینجا پێ هەڵیواسن ئەوە دروست کراوە ئەو شتە گەورانەی پیاکرێەوە جوانە شوێنێکی دابین بکرێ بۆ ئەو نوعشتانە کە ئاوا تەسویر بکرێت و خەڵک بیبینێت و بزانێت بەڕاستی مانزەرە ناشرینە زۆر ناشرینە ئیتر هەتا توان کەمیکەن و یان لای بن وەگەر بەسارێ بڕوا سێریکاوە لە ئەگەی لە خۆی نەمێنێت سەری پۆستەرەکە بکە لەوحی ئەعلانات نییە بەڕێز ئەمەی علامەتی مروریە یا ئەحداسەکانی ساڵانە ڕووداوەکانی هاتوچێەوە سەیری ئەم لاکەی سەیری ئەو لاکەی هەمووی لەوحی ئەعلانات زۆر ناشرینە وڵی وەڕاستی ئەوم لێکردو بێزار شتێکی ناشرین سیمایەکی زۆر ناشرینیە بۆ شارەکە ناشرینە کە جوان بۆ زوریانەکە